تەنها هەمیشە بەناوی خوای گەورە میهرەبان من زار لە بڕگەی خواردن شیرینی خۆشحاڵم لەم ئێوارەی مانگی پیرۆزی ڕەمەزان هاتمە خزمەتان بۆ پێشکەشنی جۆرێکی تر لە شیرینی میوارەمان دروستکردنی شیرینی قەتایفە. هیوادارم جێگەی سوودی هەمووان بێ. بەڕێزان پێک هاتەی شیرینی ئەمڕۆمان نیو کوب سمید توانی کوپێکیش بەکار بهێنی بەڵام من پێم باشە کەمتر ینی بەم پێ خۆشترە کەمێک سمیدی تیابێ. نیو کوب سمید کوبێک ئاردی کێک لەگەڵ کەوچکێک چا خومرە و یەک کەوچک شەکر یەکین پاودەر. ئەمەش کاتێک کە بڵێن ئامادە بوو ئەمانە بەکارهێنین بۆ ناوی هەویرەکەمان. لەگەڵ ئەمە ئەتوانیت خۆت پێش ئەوەی کە بڵێن هەویرەکەی ئامادە بکەی چۆن محەلەبی ئاسایی دروست ئەەکەی محەلەبیەک دروست بکەی بەڵام تەنها خامەیەکی بۆ ئیزافەکەی. ئێمە پێکاتی ئەمەکە من دامناوە لەبەر حازر هەم بوو لەبەر کاتی بەرنامەکە شەوانیە من ئەوەش دروستکەم. محەلەبی احتیاجیە بەس تەنها یەک خامەم بۆ زیاد کردووە ئەمیش ڕێژەیەکی کەمە و ئەشتوانی لەگەڵ ئەوەیشە گوێز و فستق بە ئارەزوی خۆت زیاتر لای خۆمان وا خۆشترە وا حەزمان لەیەتی کە گوێز و فستقەکەی تیابێ وەک لەوەی کە خامە و محەلەبێکی تیابێ. ئەمە خواستێکی زۆرشی لەسرە بۆ ڕەمەزان. بەڵێ خۆشەویستان ئێستا دەست دەکەین بە ئامادەکردنی هەویرەکەی. خمیرەکە لەگەڵ شەکرەکە ئاردەکەمان تێکەڵ کرد. نیو کوب سمید بیکینگ پاودر ئەوەکەی بۆ زیاد دەکەین. ئەتوانی بە خەڵاتی کارەبایی یاخود بە میکسەر تەواوی پێکاتەکان تێکەڵ بکەی. بێ هەویرەکەی شل بێ بەرە چۆن پانکێک دروست ئەەکەی میشەر بۆ شێوازەیە بێت بێبرژێنی. خوازین خۆی پەروەردگار ئەم ڕەمەزانە بە خێر و خۆشی بەسەرمان تێپەڕێ ئینشاءالله ببێتە خێر و خۆشی بۆ تەواوی مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی ئینشاءالله. و ئەمەش فرسەتێکە حەقەت مانگی پیرۆزی ڕەمەزان فرسەتێکە ئێستا کە خۆی پەروەردگار ئەمەی لێ سوودمەند کردووە ئەچەنەها هەبووە پار ساڵانی ڕابردوو بە ڕۆژوو بۆ ڕەمەزانی گرتو بەڵام ئێستا گەیشتووە بە شوێنی حەقی خۆی. مەسپاسی خۆی گەورەکەین کە ئەم ساڵیش بە ڕەمەزانی شاد کردینەوە. مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو دەقە و سانیەکی حەقەت فرسەتێکە هەنی لە دەستچوونی بەس تەنها خۆمان زەرەری لێ یەکەین لەبەرەوەی کڵۆی نەبێ ئەمە جوان ئاوا ئەنی زۆر خەریکی بێ وەک گوتم ئەتوانی بە میکسەریان خەڵاتی کارەبایی ئەوە بکەی لەبەرەوەی کڵۆی نەمێنی ئاردەکە بەس ئەو بەدەستیش ئەتوانی
لەو کاتانی کە خەریکی ئامادەکردنی خوانێکینیان شیرینیەک بە تایبەتی تۆی کابان تەکید کە خوان یاخود شیرینی ئامادە ئەەکەی بۆ ڕۆژوانانی بەڕێز بۆ ئەو خانەوادەکەت هاوسەرە مناڵە دایکە باوکە یانی خوشک و برایە حەقەت خۆی پەروەردگار ئەجر و پاداشتی خۆیت بۆ ئەنووسێ توش ئەو کاتانە کە مەشغوڵی بەمەوە خەریکی زیکرکردنیش بە. ئێستا من ئامادەیە ئاوا جوان هەویریکیش لەم بۆ دەرچووە ئاوا ئەبێ ئاواشل بێ لەبەرەوەی چۆن پانکێک دروست ئەەکەی ئەمیش ئەبێ بۆ مەرحەلەیات تێپەڕە لە سلە و تاوەیەک وەک برژاندن بیبرژێنی. بەڵە خۆشەویستان من ئەوەم ئامادەیە ئێستا تاوەیەک ئامادە ئەەکەم. بەڵە خۆشەویستان ئێستەیش ئاوا بە کەوچکێکی جوانیان ئەتوانی هەر سوراحی هەیە کە پێی دروست دەکرێ بەڵام من ئێستا نیمە ئاوا کەمەکەمە بە کەوچکەیەک دەریهێنین ئەکەنە ناو تاوەکە. تاوەکە هیچ شتیان نییە، تاوەکە هیچ شتیان نییە. تەنها یەک دیوی ئەبرژێنین تەنها یەک دیوی ئەبرژێنین جوان دیقەت بن جوان برژاوە زۆر ناسکە زۆر بەڵێ بینەرانی بەڕێز وەک بینیتان تاوەکە هیچم لە ناو نەکردووە تەنها چۆن نان ئەەکەی لەسەر ساچ ئاوا بۆ خۆی جوان ئەبرژێ بەس تەنها یەک تۆز ئەو کەوچکەی بەکارێهێنی یعنی کەمی تێکە پڕی مەکە و ئەو سینیشی کەدایەنی پەڕۆیەکی بۆ داخە لەبەرەوەی کە نەسووتێ. من شیرینەکانم ئاوا بۆ نانەکەی بەڵێ خۆشەویستان ئێستا هەویری قەتایفەکەمان
بەم شێوازە لە ناو تاوەیەک هیچم تێ نەکردبوو چون نانی احتیاجیەکەی لەسەر سات هیچیش نیە و نانەکەیش ناسووتێ هەر بەو شێوازە. گوێزم هەیە لەگەڵ فستق بۆ ناوەکەی بەخواستی خۆت لەگەڵ محەلەبی و خامەی شتێکەڵم کردووە ئەوشان هەر بەخواستی خۆت. ئێستا من دەست ئەەکەم بە پێچانەوەیان من ئەوە حەزمە لێتی لەبەرەوەی هەویرەکەم تەڕە ینی ئێمە یەک دیویمان برژاندووە دیوەکەی کەیمان تەڕە جوان ئەوە ئەو دەمەی ئەوەکەین ئەدورینەوە. تۆز هەویرەکەی ینی هەویرەکەی قیاسی هەویرەکەی تەواو بێ لەگەڵەوەی کاتێک کە ئەیبرژێنی تر زۆر ئاسانە زۆریش بەتامە. هیوادارم بتوانن توی خانم بتوانی لە ماڵەوە دروستیکەی. ئەشتوانی ئاوا ئێستا من ئەم دانەیان هیچ خامە بەکار نایەن بەس تەنها گوێز و فستقەکەیە. ئەوی جوانوکو ئەوانە کێمە لە بەرەوەیەک دیوی هەویرەکەمان برژاندووە دیوەکەی کەیمانە برژاندووە هیچ کێشەیەکی نییە. ئەتوانی خواتە من با بگەینە شەوانی قەدر ئەتوانی شەوانی قەدری پیرۆز دروستیکەی لە بەرەوەی زۆر بەماندا ئەنیشین. ئێستش دانەدانەی قەتایفەکان لە ناوڕۆنە سوورەکەینەوە. لە بەرەوەی دیوێکی نەبرژاوە جوان ئەو دیوەیشی ببرژێ. جوان سووریەکەینەوە لە ناو ڕۆنێک و ئاگرێکی هێواش. بیرمان نەچێ یعنی بە شیلەم پێشتر ئامادە کردی بێ من شیلەم داناوە کە سوور بوونەوە لە ناو شیلەیەکەم. بەڵێ خۆشەویستان دوای ئەوەی قەتایفەکەمان لە ناو ڕۆن سوور کردەوە ئێستا من ئەنکەمە ناو شیلە بە ئارزوی خۆت حەزەکەی زۆر شیرین بەیان نە ئەوە دانەدانە لە ناو شیلەکەین. شیلەکە باسار ببێتەوە زۆریش خەست نەبێت شیلەکە خۆشە. ئەتوانی هەنگوونی بۆ بگریتەوە بکەیتە ناو هەنگوین.
پێکهاتەکانی لە هەموو ماڵێکا دەستەکەون. ئەتوانیت خۆت لە ماڵەوە بەشی خێزانی خۆتان دروست بکەیت، هەم گەرم هەمیش تازە و هەمیش دڵنیای لەوەی کە بە پاک و خاوێنی دروست کراوە. خواردنێکی باوە زیاتر لە ڕەمەزان ئاخورێ. بیداران خۆشەویست، بەم شێوە هاتینە کۆتایی شیرینی ئەمڕۆمان، شیرینی قەتایف تا شیرینیکی تر وەڵقێکی تر. بەخوای گەورە میهرەبانتان نەسپێرم. نوێژ و تاعەتی هەموو لایە قبوڵ، ماڵتان ئاوا و خواتان لەگەڵ.